هەشتمین مارەسۆی نێودەوڵەتی هەولێر بە بەشداری نزیکەی 4000 هاوڵاتی بەڕێوە چوو. 350 کەسی بیانی بەشداری کردبوو، 150یان یاریزان بوون بەشدار بوون لە مارەسۆنەکە. خۆشبەختانە ژمارەیەکی زۆر هاوڵاتیانی بیانی و هاوڵاتیانی کوردستان و هەولێر بەشدار بوون، زیاتر لە سەروی 4000 کەس بەشدار بوون. ئەم ساڵ بە تایبەتی ژمارەیەکی زۆر بیانی کە تایبەت لە باڵێن لە وڵاتانی جیهان هاتوون بۆ تەنها بۆ ئەوی بەشداری مارەسۆن بکەن، ژمارەیان یەکجار زۆر بوو لە هەموو وڵاتان بەشدار بوون. خۆشبەختانە هەموو باڵێن چالاکیەکان و ڕاکردنەکان بە شێوەیەکی ڕێکوپێک ئەنجام درا بەبێ هیچ گیر و گرفتێک، هەموو وەکو دەبینن خۆش باڵێن کەیف خۆشن. و یەک شتی تکە کە ئەم ساڵ باڵێن مارەسۆنەکەی ئێمە زۆر جوان کرد ئەوە بوو کە بەشداری سەرۆکی هەرێمی کوردستان بوو. ئەمە بەبێ گومان دەبێتە هۆی ئەوەی خەرکی زیاتر باڵێن هانداتن بۆ ئەوەی ئەوانش بەشدار بن و هەروەها باڵێن پەیوەنددار و فەرمانەکانی پەیوەندداریش زیاتر بەڕووی ئێمە بێن و ئەوەی ساڵانی داهاتوو شتی جوانتریش ئەنجام بدەین. مارەسۆی نێودەوڵەتی هەولێر بۆ 3 ماوە دابەش بوو 4 کیلۆمەتر تەنها بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بوو. ڕاکردنی 12 کیلۆمەتری یەک سوڕانەوە بوو بە دەوری شەقامی 6 مەتری. خەڵاتی بۆ دیاریکرا بوو. ئەحمەد سوڵتان لە کوڕان و فەرەحناز سدیق لە کچان پلەی یەکەمیان بەدەستێنا. ڕاکردنی 42 کیلۆمەتریش 4 جار سوڕانەوە بوو بە دەوری شەقامی 6 مەتری. لە کوڕان ئیسحاقی کینیایی توانی پلەی یەکەم بەدەست بهێنێت، خەڵاتی $2000 بباتەوە. لە کچانیش فەیزی هاونیشتیمانی پلەی یەکەمی بەدەستێنا. دەمێ ئەوە بڵێم مارەسۆنێکی باش بوو. دڵخۆش بووم کە بەشداری مارەسۆنی هەولێرم کرد. سوپاسی بەرپرسان دەکەم کە هاوکارم بوون بۆ هاتنم بۆ ئێرە. بەڵێ پلەی یەکەم بەدەستێنا و ماوەکەم بە 2 کاتژمێر و 25 خولەک بڕی. بەو هیوایم لە مارەسۆنەکانی تر بە کاتێکی کەمتر تەواوی بکەم. هەستێکی زۆر خۆشمە بوو کە توانیم وەکو ساڵەکانی ڕابردوو ئەم ساڵ لەگەڵ ڕفێقەکەما بشرا پلەی یەکەمی بەدەستبێن بە هاوبەشی و دەستخۆشی لە بەڕێبەرایەتی مارەسۆنەکەم و هەروەها دەستخۆشیێکی تایبەت لە باوکمەکەم کە هەموو جارێ لەگەڵ مادێت بۆ ئەم بتوڵانە هیوای لە ساخی بۆ خوازم. لە مارەسۆنەکە جگە لە یاریزانان و هاوڵاتیانی کوردستان و بیانی چەندین بەرپرسی حکومی و حیزبیش بەشدار بوون. یەکێکیش لەوانە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بوو. وەکو هەرێمی کوردستان بێ بەشنین لەوە هەر ئەمە وای کرد ئەمڕۆ من بڕیاری ئەوە بدەم کە بەشدار بم لەم ماراتۆنە و من هیوادارم ئەوە دەستپێکێک بێ بۆ زیاتر لە ڕووی پەروەردەویەوە بۆ هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بۆ پاکوخاوێنی ژینگە لەم وڵاتە. هەشتمین مارەسۆنی نێودەوڵەتی هەولێر کۆتایی هات. مارەسۆنی ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو بە بەشداری ڕێژەیەکی زیاتر لە یاریزانانی بیانی و سەرۆکی هەرێم بەڕێوە چوو. ئەمەش مارەسۆنەکەی جیاوازتر کرد. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.